شاری سلێمانی ساڵی 1984 لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە بنیاد نراوە. ئیبراهیم پاشا شارەکەی بە ناوی باوکیەوە ناوناوە. سلێمانی جگەلەوەی دەبێتە پایتەختی میرنشینی بابان، لە هەمان کاتدا دەبێتە مەڵبەندێکی ڕۆشنبیری ناوچەکەش. سلێمانی لە نێوان ساڵانی 1922 تا 1924 پایتەختی دەوڵەتەکەی مەلیک مەحموودیش بووە. لە مێژووی کوردستاندا شاری سلێمانی جگەلەوەی مەڵبەندی هەڵگیرساندنی شۆڕش و ڕاپەڕین بووە، لانکەی ڕۆشنبیری و هونەریش بووە و هەر لەو سۆنگەیەشەوە نازناوی پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانی پێڕەوا بینراوە. پیرۆزبایی لە ساڵیادی دامەزرانی ئەم شارە ئازیز و خۆشەویستاکەم ناکرێت لە چەند دەقەیەکە باسی ئەو هەموو جوانیە بکەین کە لەم شارەیە هەیە. ئەو پەیوەندی لە بینی هونەرمەندان و ئەم شارەیە پەیوەندێکی زۆر ڕۆحیە، زۆر لە دڵەوەیە. هەموو هونەرمەندەکانی هەموو بەشەکان چ جوانیەک بن بەم شارە لە دڵەوە ئەیەن بە سلێمانی، بۆیە سلێمانیش لە دڵەوە وەریەگرێتەوە. بە درێژایی مێژووی سلێمانی لێوان لێو بۆ لە جوانی لە هەموو قۆناغەکانە، گەرچی هێندەی ڕەشەبای سلێمانی خۆی قەیران و ناخۆشی لەم شارەیە هەبووان، بەڵام خەڵکی سلێمانی خۆی هەردەم بە پێوە وەستاوە، وەکو دارچنارەکانی باخی گشتی، وەکو داگوێزەکان، وەکو ئەو تەبیعەتی کە لەم شارەیە هەیە ناکەوێت سلێمانی. لەم چەند ساڵی دواییدا سەرەڕای بودجەی پێویست، بەڵام سلێمانی بەردەوام بووە لەسەر چالاکی ڕۆشنبیری و هونەریەکانی. ئەم ساڵیش سلێمانی بە چەندین فێستیڤاڵ و چالاکی جۆراوجۆر لە بواری هونەری و کلتوری و فەرهەنگیدا کە لەلایەن دەستگای میدیای کورساتەوە ڕێکخراوە یادی 240هەمین ساڵڕۆژی دامەزراندنی دەکاتەوە. وە سلێمانی ناتوانێت بەبێ چالاکی کللتوری بژی. بەشێکی ئەوەی کە سلێمانی لەناو ئەم قەیران و دۆخە ئاڵۆزە شادا نەبراوە لە چالاکیە کللتوریەکان پەیوەندی بە سروشتی شارەکە خۆیەوە هەیە. بەشێکشی لە ڕاستیە بە تایبەتی ئیشوکارەکان ئێمە پەیوەندی بەوەشەوە هەیە کە لە بودجەی پایتەختی ڕۆشنبیری بڕەپارەیەک هەبووە، چالاکیەکانی پێکراوە، ئەوە ینی پاڵپشتێکی باش بووە. بەداخەوە ئێستا ئەو بڕە تەواو بووە، ئێستا بڕیارە بەڕێز وەزیری ڕۆشنبیری بڕێک پارەی تری بۆ بگوازێتەوە. ئەگەرەوە بکرێت چالاکیەکان زیاتر بەردەوامە بن. لە پاڵ دامەزراوە ڕۆشنبیری و هونەریەکانی شارەکە، دەستگای میدیای کورسات هەمیشە پەنجەرەیەکی کراوە بووە بەڕووی هونەرمەندان و پاڵپشتیکردنی پرۆژە و کارە هونەریەکانیان، و بەهۆی پاڵپشتیەکانی دەستگای میدیای کورسات و ئیداری شارەکە، سلێمانی وەک شارێکی زیندوی ڕۆشنبیری و هونەری لەسەر ئاستی هەرێم و عێراق تەنانەت ناوچەکەش دەرکەوتووە و پێگەیەکی گەورەی ڕۆشنبیری هەیە. شانۆ و شێوەکاری، موسیک و سینەما ئەمانە بەشێکن لە نەریت و تایبەتمەندیەکانی شارەکە و زیندوێتی سلێمانی دەردەخات کە هیچ کات لە تەوژمە ڕۆشنبیریەکەی دانەبڕێت و لەسەر هەمان ڕێچکە بەردەوام بێت. ڕێژنە ڕزگار، کورسات نیوز، سلێمانی.